لەبارەی دۆسیەینەوە دووەم سکاڵا لەسەر بنەماڵەی بارزانی تۆمار کرا. کێشا بۆ ناردنی موچەی مانگی چواری هەرێم دروست بووە، ستاندەریش هۆکارەکەی ئاشکرا دەکات. دوای 8 ساڵ بەپێی ڕێککەوتنێک جارێکی تر شەڕڤانان دەگەڕێنەوە عەفرین. بڕیارە ئەسبەینێ سێشەممە دادگای فیدراڵی عێراق لەسەر سکاڵای سەرۆکی فراکسیۆنێکی پەرلەمانی عێراق لەبارەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە و باگوێرەی زانیاریەکان سکاڵەکە تایبەتە بە دۆسیەی نەوت. عودەی عەواد سەرۆکی فراکسیۆنی سادقون لە پەرلەمان سکاڵا کارەکەیە و سکاڵا لێکرا و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمە کە تیایدا سکاڵا کار داوا دەکات دادگای فیدراڵی ئەو شێوازە ڕزامەندیانەی حکوومەتی هەرێم بۆ هەناردەکردنی نەوتی عێراق لە ڕێگەی بۆڕی نەوتی کوردستانەوە بە نادروست ناو ببات. ئەوە لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو وەزارەتی دادی ئەمریکا دۆسیەیەکی لەبارەی کڕینی موڵکێک بە پارەی فێڵکردن لە سوپای ئەمریکا و وەرگرتنی بەرتیل لە ناو گرێبەستێکی نەود لەسەر مەنسوور بارزانی کردەوە. سەرەڕای ئەوەی لە سەرەتای مانگی پێنج نزیک دەبینەوە، بەڵام تاکو ئێستا چارەنووسی ناردنی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێم بە نادیاری ماوەتەوە. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر حکوومەتی هەرێم 43 ملیارد دیناری وەک نیوەی داهاتی نانەوتی بۆ بەغدا ئامادە کردووە، بەڵام بەغدا بەو بڕا رازی نییە. بەوەش گرفت بۆ ناردنی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست بووە. ستاندەر لە سەرچاوێکی تایبەتەوە زانیویەتی و ئەم مانگەش بەغدا نەرمی نواندووە کە هەرێم کەمتر لە 120 ملیارد دینار بنێرێت، بەڵام بە 43 ملیارد دیناریش رازی نییە و دەڵێت ئەو مانگە داهاتی نانەوتی هەرێم زیاتر بووە. ئەوە لە کاتێکدایە بڕیارە سبەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنجام بدرێت. هەرێمی کوردستانیش بە فەرمی عێراقی ئاگادار کردوتەوە کە ناتوانێت 120 ملیارد دابین بکرێت، ئەویش بەهۆی ئەو شەڕەی لە ناوچەکەدا هەیە. میدیای هەسەدا بڵاوی کردەوە هەسەدە و حکوومەتی کاتی سووریا لەسەر پێکێنانی لیوایەکی کوردی ڕێککەوتون ئامانز لەی ڕێخستنەوەی دۆخی کارگێری ناوچەکەیە. ڕاگەیاندنی هەسەدا بڵاوی کردوتەوە ئەمڕۆ حکوومەتی سووریا و هەسەدا لەسەر پێکێنانی هێزێکی کوردی لە عەفرین ڕێککەوتن کە لە شێوەی ڕێخستنی لیوا دەبێت. میدیای هەسەدا دەژڵێ وا سەیری ئەم هەنگاوە دەکرێت لە چوارچێوەی ڕێخستنەوەی دۆخی کارگێری نوێی ناوچەکەیە. میدیای هەسەدا ئاماژەی بەوەش کردووە ئەو تێگەیشتنا لە چوارچێوەی کۆششەکانی ڕێخستنی بارودۆخی سەربازی و بەهێزکردنی سەقامگیری داهاتووە.